من باسی ژیانی خۆمەکەم من هاوسارەکەم ڕێگر بووە لە کارکردنم کە سەر ئەوەش کە ڕێگریش بووە هەم ڕەزیلیش بووە و هەم یارمەتیشی ناوە من سەنعەم تەواو کردووە 20 ساڵ لەمەوە پێش ینی لە شوێنێکی حکومیەدا ئامەزرام بە موچەیەکی باش پیاوەکەم ڕێگر بوو کە دانەمەزرم وتی ئافرەت بۆ ئەوە کراوە بەس لە ماڵەوە بێ مناڵی پێ بەخێوکەی منیش وتم سەڕا ئێوەش کە قەینا ئافرەت هەیە مناڵش بەخێوەکە و ئیشی دەریشەوەکە من ئەتوانم ببم بە پاڵپشتێ بۆ تۆ یارمەتی تۆش بم کەچی یعنی بگرە بەعکسەوە یعنی جابیامە وتی ئەگە ئەوەی ئافرەت ڕێزمێ هەر ئافتە دەبچێتە دەرەوە بۆ دایرەیان بۆ شتێ و ئافرەتانە تاڵنی تۆش نابێ ئەبێ بچتە دەرە بی لە ماڵەوە بی ئەگەر ژنی من بی منیشتر زۆرشم پێ ناخۆش بوو بەڵام لەبەرەوەی مناڵم هەیە و عیبە و ئەم شتانە تر براکەم وتی قەیناکە تۆ مەجبوری ماڵ و مناڵەکەی خۆ بەخێوکە پیاوەکە تو بۆ شەوەی تۆ ئێوێت منیشتی تر قەنەعەتم کرد و ڕازی بووم سەر ئەوەش یعنی من کە داژنە مەزرم ئیشی دەستیم ئەزانی من خۆم خەیاتیش بووم خەیاتیش مەزانی سەر ئەوەش لە خەیاتەکەش هەر ڕێگر بوو باشە بۆچی لە خەیاتەکە ڕێگر بوو ئەمە بڵین ئەوەی تریاون توتی لە ماڵەوە دانی شەو مەچۆرە دەرەوە ئەخۆ خەیاتەکە تۆ لە ناو ماڵی خۆتا ئەیکەی ئەمەشە هەر ڕێگر بوو خەیاتەکەش زانین چۆن چۆنی بوو ماوەی لەسەر بەردەوام لەسەر خەیاتەکە طبعا خۆتیش ئەزانی کە ئینسان خەیاتەکە بەکرێوێت دەرزیەوێ لەزگەی هەوێ ینی زۆر شتیەوێ ماوەی خەیاتیم کرد زۆر یعنی بگرانی مشتری چاکم هەبوو شتەکانم جوان بوو هاتن بۆ لام اینجا کە نقصانی مەبوو بە پیاوەکەم وت ینی بەیانیە چم بۆ فڵان شت و ئەو شتانە ئەکڕم لە بازار هێن ئەیکڕم وتی ناڵم بچیت ئەبێ خۆم بێم لەگەڵتە میشەم قەیناکە دەوەرە خۆول بێ لەگەڵمە جاری وایی بۆم ناکری ئەمڕۆ نابەیانی هەر گوێم نایە دوو بەیانی ئەهاو ئەنجا کە لەگەڵمەکە لێگەڵ میشمە ئەهاو لێ بڕک و بیانی وەگرت وەکو ینی بڵێن نێتوانی بڵێ وەڵای حەز ناکەم ئەوەش ئیشکەی بەڵام بیانی پێگرتم وڵای تر وام لێ هاو بەرەبەرە تەبعا مشتەکانم نقصانە بوو مشتەرەکانمە هاو لە وەختی خۆیان جلەکانم نەیەهانێ ئیتر وام لێ هاو بێزارم لەوەش ئەو ئیشەشم نەکرد ئیتر لە ئاخریشە ئەم پیاوەکو بڵێن بیان و هەر بیان و گر بوو ڕێزمێ بۆ چەندها پیاوێکە کە پاڵپشتی هاوسەرەکەیەتی خێژانەکەیەتی یعنی مەسەلەن خۆی بەعزە پیاوە خۆی باژنەکەی لە بڕۆ ئەو کارە بکە بۆی مەسەلەن فێری ئیشیکە و دەرکەوێت لە ناو خەڵکە من ئەکە ئەو ئیشەی حکومێشکە نەم کرد کەسێک لە بری مندانە ئێستا ئەو ئافرەتە من یعنی حەسوودی ناڵم بەڵام ئەگەر من بوومە لە جێ ئەو بمە ئەو ساری هەیە حکومەت ئەرزەی یاوەتی کوردیەتەوەی سە لەگەڵ پیاوەکە ژیانێکی خۆشیانەیە من سەر ڕێی کە پیاوەکە ڕێگرن بوو نەبوش بوو یعنی لەگەڵە یعنی کە پیاوەگەر هەی بێ قەیناکە مەسەلەن خێزانەکە بێ ئێستا بە تۆ بڵێ ئیژمەکە و خۆی بتوانێت پێداویستی مەڵدابین کات و مەسرفێکی زۆر زۆر باشتان کات و لە هیچتان کەم نەبێ بەشتا ئەوشی نەکردەوە بێگەر مەسەر مای جارە داوای ماکسێکم لێ بکردا یعنی مای داوای پارێکم لێ کردا ئیکرد بە فەرتەنێک نەبێتەوە ئەی بۆ مناڵەکان مەسرفی مناڵەکان مەسرفی مناڵەکانیش ینی ڕۆژانێکی کەمی دانە من بەو ڕۆژانە کەمی ئەو مناڵانە کۆمە کردم کردە دەغیلێک و پێداوسی مناڵەکان دابینەکرد چەند مناڵە هەبوو خاست سێ مناڵمە بوو دوو کچ و کوڕێکمە بوو سەرڕای ئەوەش کە ئاواش بوو لەناو خەڵکە وا خۆی دەرەخستکەمە پیاوێکی باشە باوەڕێبی ئەوەی لە دەرەوە عنی ئەو چاکو و کردوانی کە لە دەرەوە ئەی کرد خۆم عنی قەنەعەتم نێگەم و لەوانێ خۆم خراپم یعنی ئەوە کەسێکی چاک بوو لە دەرەوە بەڵام کە هاتوو بۆ ماڵەوە قاچی خستە ئەم دوو ماڵەکە کەسی کە بوو یعنی کە جاری واشە کە باسی جاری سکاڵی خۆم دەرە بڕی لای خەڵک یان مەسەن لای کەسێ خزمێ باوەڕی پێ نێکرد ئەی تۆ پیاوەکەی تۆ زۆر باشە کورە بە کچەکەی منەڵێ تۆ دەوام بکە با مستەقبەلە نەفەوتێ یعنی زۆر لەو شتانە یعنی کەیوت باوەڕیان پێ نێکم چکە لای خەڵک وان نەبوو لە ئێمە جواب بۆ منیش یعنی ببووی چی ئافرەت کام و پارەمبەرەی ئافرەت پاری بۆ چییە ژن بۆ ئەو کرا بس مناڵی پێ بەخێوەکەی باوەڕێبی جاری وایوت یعنی مەسەلا حەوشەکەمان بەتاڵ بۆی ئەگەر بەدەست من بێ عنی هە سەقفەکەشە گیرم سەقفی خان و حەوشەکەشەکەم بێکێ بۆی کەس ئێوە نەبینێ یعنی تەبیعەتی لەگەڵ ئێمەوە بوو لە دەرەوە جیاوازتر بوو ئیتر نازەم جۆرە پیاوانە ڕێزمە بۆ پیاوە چاکەکان ئەیانەی خەڵک بڵێن پیاوی چاکە یان حاشازی دوو ڕویان هەبوو ڕێک لە ماڵ و ئاوا بوون پیاوی دوو ڕویان پێوترێت کە بە داخەوە دوو ڕووی هەیە لە دەرەوە ڕوویەک پیشانەیە بەڵام لە ماڵ و ڕوویەکی تر پیشانەیە کەیسامە بە بۆنی سۆشیال میدیا و ئەمە زۆر زۆریش بۆ ئێستا لە ناو پیاوانە نەک لە ناو پیاوانە جاریە لە ناو زۆربەی ئەو کەسانی کە سۆشیال میدیا بەکارێنن ئەمەیان هەیە دوو ڕوو
لە سوۆشال میدیاوە خۆی بە دەرەخات کە کەسێکی زۆر پەروەردەیە، کەسێکی زۆر باشە، کەسێکە عیبی نییە، کەسێکە زۆر بەدەم خەڵکەوەی، بەڵام لە ماڵەوە پێچەوانەکەی ڕێک پێچەوانەکەی بینی کەم بەداخەوە پێوترێ دووڕووی لە سوۆشیال میدیا کە ئەمان نەکرد دووڕووی سوۆشال میدیا بە دووڕووی ناو دەوروبەرەکەشی بۆ لە دەرەوە خۆی نوعی پیشان ناو لە ماڵەوە نوعێکی تر بووە کە بەداخەوەمە من هەر جاری کێشەیەکی تر و هەروە هاتە لای من کە پیاوێک بوو لە دەرەوە بوو یعنی ئەهات سەردانی ئێمەیە کرد زۆر بە پیاوێکی باش خۆی پیشانەیە زۆر یارمەتی دەربوو زۆر هاوکار بوو بە تایبەتی ئەگەر کەسێک بۆ نمونە کاتی دەورەکانمان تەخیر بووی نایەکسەری مامۆستا مسیارم هەیە کێ تەخیر بۆ با من بیگەێنم یعنی لەگەڵ ئەو ئافرەتانی کە لێ بوو زۆر هاوکار بوو زۆر یارمەتی دەریش بوو. یعنی من چەند جارە مانوت ئەیتۆ ماڵ و مناڵە هەیە خێزانە هەیە یعنی چەند جارم قسەیەکرێ من خێزانم نەماوە لە ژیانە نەماوە بەڵام دواتر دەرکەوت کە ئەمە خێزانیشی هەیە و ماڵ و مناڵیشی هەیە و هەتا ڕۆژێک خێزانەکەی تەلەفۆنی بۆ کردم وتی بەڕاستی یعنی ئەمەی کە ئەم پیاوە ئەیکا لەگەڵ منە یعنی کە شتەکانی ئەگەڕایەوە هەمان شێوەی ئەو پیاوەی تو من پێم سیر بوو ئەم باش ئەم پیاوە پیاوێکی زۆر معقولە لە ناو خەڵکە چۆنم ژنێم شتانە لەسەر گێڕێتەوە کەچی بالفعل وا بوو لە ماڵەوە کەسێک کە زۆر خێزان و ماڵ و مناڵە چەوسێنێتەوە لە دەرەوەش کەسێکی زۆر باش و پیاو ماقوڵێک کە کێشەی چەندەها کەسیش حەلەکەت بەداخەوە کە دانیش لەگە ڕێزمانی نەسیحەتی واوای بەعزە کەسێکرد جاریانە خۆم گومانم لە خۆمەکەن خوای گیان ئەمە ئەبیان خەتای منە دیارە ئەم کەسەواکەم پیاوی من بوو لە درۆوانی لەگەڵ ئێماوە یعنی زۆر عجاب بوو کە سێری کردەوەی دەرەوە کورد هاتۆ ماڵە ئەرز و ئاسمانی فەرق بوو یعنی لە دەرەوە باش لە دەرەوە کوپێ جا کە خواردنێکیشی بکڕێ شتێکی بکڕە باوەڕکە گەڕەکەی تێگەیان من ئەمڕۆ ئەوم بۆ کوڕە بۆ ماڵ مناڵەکەم یان میوانێکمان بەهاتایە لە بەرچای میناکە میوانەکە بە منیەوە فژنەکە گیانژنەکە ئەوە ژنەکە ئەوە یعنی خۆم تەعجوبم لیا کە ئەڕۆشتۆ میانەکە دەستێک سەرڕۆکەی قسەکردن و تعلیق لیان و یعنی لە دواییشە کە زانیان مەسیرمان ئاواتە سەرجابوونەتەوە لێکتری خەڵک باوەڕی نییە کەرێ بۆچی کە ئێمە هاتوین پیاوەکە عیبیتیانە بووە قسەی خۆشی لەگەڵ کورد بەژنەکە گیانژنەکە گیان کە کەس پیا هەیە وا بڵێ ئەی باش چۆن ئێوە هەر نەگونجا دیارە خەتای خۆت بۆی تۆ تاوانبار بۆ تۆ تاوانبارکە کە دوایی هەر شتێک بوو بڵێن خەتای توی تیانی وڵای تر ینی وامی هاتوو بوونیا سرم لێ شا بوو خەریکی تێکەچم لەگەڵات وشی نەخۆشی ینی دەرونیش بوو بوو لە حیبەتە چکە بۆ ئەم پیاوەی من یەگەڕوو نەبوو لە دەرەوە نوعێ بوو لە ماڵ و شنوعم لەگەڵ منە باوەڕکە چەندەها جار ینی مەسەرەن ئەوە دانیستی تەلەڤیزۆنیە کرد خۆزگە فڵان کەس ئافرەتێکی بتۆز بن ئەوە ژنمە بوو یان دراوسێ بۆ خۆزگە فڵانکەش ئەوە ژنمە بوو من دڵم لە خۆمدا من ینی کە سێری پیاوەکەم تەکوسەی خۆشمە کرد من خۆم بە جواندان خۆم بە باش دانانم بەڵام هەموو کە زیان و تۆ باشتری تۆ جوانتری لەو چۆن ئەو واواکە بەڵام هەر بەزەیوی ئەحنی بەسەرەن بفەوتێنە لە ناوم بەرێ نێزانین بە چ شێوەیەک بێ ئیتر بڵێن تعزیبی نەفسیە کردم دواتر چیتان بەسەر هاو ئیستا پێکەوە نین بەڵام میتر وەکو شتێ ینی لە قانونان نا بڵێن دوورە پەرێزین جابوونەتەوە بەس لە قانونەجان نەبوونەتەوە بۆچی لە قانونەجان نەبوون وڵی تر وەکو شتێ خۆتەزانی کە قانون کە مناڵە بوو تەمەنێکە بردەسەر تۆزە زۆ تەخیریەکە لە برۆ لەمە خێزانێکی گەورن ئەمە تازنی مەسە مناڵیان نەبێ قەینا بالێکتر جایان گەنج بن ئێمە تەمەنێکمان بردوتە سەر هی ئەوەیە زیاتر تەخیریەکە چەندێکە ئێوە جابوونەتەوە لێک وڵی تقریبان ساڵێکە بێ ساڵێکە بێ ئەی مناڵەکان لای کێ مناڵەکان هەر لای خۆمە لای خۆتن مەسرفیانەکە کەم زۆر مەسرفەنێ من بەزگیانم بە ماڵی کەس و کار و کەسەکانم باشن کە سوکار یارمەتی خۆشم تر مەعاشێکم هەیە برام شەیدە تر بەوە ئەتوانی بشی ئەی کاردانەوەی کە سوکارە چی بوو لەگەڵ پیاوەکە تا وڵی کەسە کاردانەکەی سامیان بۆیان دەرکەوت وەزانن چۆنە زۆر کەسی کەش یعنی کە زانیان ئەم پیاوە لە شوێنێکە وال و شوێنی کە وایە و هەیە ماوەیەک زۆر لەگەڵ هەسوکۆت کە تەبعەتی تر شارەزابێ ئەوەی کە تازە بینی بووی نییە زانی ئەی زانی چاکە بەینە تۆشان هەموو کاتێ هەر تەمەن لەگەڵ هەستێکە کاڵی باشیان خراپە کە ماوەیەکی زۆر هەسوکۆتکی لەگەڵیە ئەجاز ئەو کەسە بۆ دەرەکەی باش بیان خراپ تەمان ئەو کەسانی کە ئەو خۆیان پیشانێن دواتر هەر ڕوو ڕاستەقینەکەیان دەرەکەوێت ینی ناتوانێت بەردەوام بڵێن شارە بەخۆی خۆی گەورە پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕحم بە قوربانی بێڵێ باشترین ئەو کەسە ئەو پیاوانن کە لەگەڵیان خێزانیان باشە چونکە ئەمە فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو پیاوانە حاشازری ڕسوایان بۆ مێتە لە دوایە کە تۆ ئافرەتە ڕێک و پێک بێ لە چک بەسەر بێ نوێشکەر بە ڕۆژوگر بێ ماڵناڵێک و گڵ بەخێوکە ئەگەر لەگەڵ ئەوەشە هاوکارێکی تۆ بکە قاتۆ مەمنونی بی بەڵام بازە پیاوی وانییە بەزە پیا بە نوعی کە تێگالێ و دڵی پیسە بە خراپە تێگالێ و ئەو باوەڕە بن هەر نێشیە زای نوێشکردن نێزای شاتمانی چییە
بەداخەوە بۆ ئەو شتێککە بەسەر بەڕێستا هاتووە ینی بەڕاستی من پێچەڵم لێرەوە کە ئەو پیاوی تۆ نەخۆشە نەخۆش ینی ئەمە نەخۆشیە کە تیاتی ینی بۆ کە بەو شێوازە مامەڵە لەگەڵ ئێوەکە بۆ شێوازە خۆی پیشانەیە بۆ شێوازە نواندنەکە دڵی پیسە ڕەزی لە پێداویستیتان دابین ناکە لە دەروشۆ بە شێوازێکی ترخۆی پیشانەیە لە بەرچوی میوانێک نوعێکی ترخۆی پیشانەیە ئەگینا ئەم پیاوە نەخۆشە بە تاواتی نەخۆشە و پێویستی بە چارەسەر هەیە چکە بەڕاستی ئەگەر تۆ بیر لەوە بکەیتەوە ینی زۆر جار خەتا بێنیتەوە سەر خۆت وڵی باشە خۆم پیاوە لە دەروێ وایە بۆ شێوازە بۆی خەتاکە بێنێتە سەر تۆ بەڵام من دڵنیاتەکەم تۆ خەتاتیان نییە تۆ کەسێکی زۆر زۆر ئافرەتێکی کۆڵنەدەری بەوەی کە تۆ ویستوتە دەوام بکەی ویستوتە شادەشت بەدەستێنەوە ویستوتە لەگەڵ ئەوەشە خەیاتیش بکەی بەوەش هەر ڕازی نەبووە تۆ ئافرەتێکی کۆڵنەدەری تۆ ئافرەتێکی ماندوونە ناسی تۆ ویستوتە هەرچۆنێ بێ لەسەر پێکانی خۆت بۆسی هەرچۆنە بێ یارمەتی خێزانەکە بی هەرچۆنێ بێ ویستوتە ئەرکێک لەسەر پیاوی لەسەر شانی پیاوەکە شستوکەی بەڵام بەداخەوە ئەوەی ئەو بوو نەکو ئەمەشی نەبینی و ڕێگریش بۆ لە بەڕێستانش یعنی کە سوکارەکەم ئەزان هەموو کاتێکگەڵێن یعنی تۆ برتەوە تۆ برتە تۆ لە بەرۆی تا ئێستا بەدام مناڵە دانیش بەو شێو بۆ ناڕەحەتیە چەند ساڵە بردوتە سەر ئێستا تۆ سەرکەوتوی ئێستا تۆ ئەزانین باچەنی ئەوژە زانین باچە سپاس بخوا بزنی ئێستا ئەمە دەرکەوت سوکارەکە ستا ڕێز و تەقدیرێکی ئەوەی منەگرن باوەڕکە لەگەڵ ئەوە ئەوەنین تاەن دایک و باوکی خۆشی ناوێت سپاس بخوا ئەمە سپاسی خوایوێت کە تۆ بەم شێوازە لە ناو کە سوکارتا دەرکەوتی چکە جاری وە هەیە ژن لای ئێمە کە کێشەکەشی بەسەرایەت خەڵکێڵن نا پیاوەکە عیبی نەبوو پیاوەکە باش بوو بزانە ئەخۆم خۆت چیت کردوانی دائیمەن ئیتیهامەکە و گومانەکە خەنە سەر ئافرەتەکە کەیتر ئافرەت دایمەن بە چاوی گومانەوە سەیری خۆی بکە کە بە چاوی گومانیشە سەیری خۆیەکە وردۆر دەمتمانە لە دەستەوە باوەڕ بە خۆبوون لە دەستەوە بێتاقەتە بێ و تووشی خەمۆکیە بێ و تووشی زۆر شت ئەبێ ینی بەڕاستی تۆ بەزنێ کە سوکارەکەت پاڵپشتن کە دانیش بەوەیە ئەنێن کە خەتا لە تۆیانە و منیش دڵنیاتەکەم و تۆ ئافرەتێکی زۆر جوانی ئافرەتێکی زۆر کۆڵنەدەری زۆر ماندوونە ناسی دەزڕنگینی خاوەن شەهادەی کە ئەم پیاوە هاتۆ دوو جار زوڵمی لە تۆ کردو دوو جار جاری یەکەمیان کەنی هێشتا تۆ دابمەزریت ئیش بکەی و جارێکی تریش کە نەیتوانی و مەسرەفیشتان بکە و نەیتوانی و ئەرکی سەرشانی خۆی وەکو پیاوێک بەجێبێنێ و دوای ئەو ڕێگریش بۆ لەوەی کە تۆ لە ماڵەکەی خۆشتا کار بکەی ینی ئەوە لە دەرەوەنی هێشتۆ کار بکەی خۆ لە ماڵەکەی خۆتا تۆ ویستوتە کار بکەیت و دەزڕنگین بووی بەڵام هەر ڕێگری بوو لێ کردووی جا لەبەرەوە تۆ من بە تۆ ئەڵێم ینی ئەو پیاوانە نەخۆشن ئەو پیاوانە تەواو نین چونکە بەڕاستی کاتێکاڵێ هەر ئافرەتێت چوە دەرەوە کار بکە ئیترە و ئافرەتە شتێکی هەیە عیبەیەکی هەیە ئەمە بە قسەی کیە یاڵێ ئافرەت بۆی نییە لە ماڵەوە بچێتە دەرەوە بۆی نییە لە ماڵەوە کار بکە ئەمە بە قسەی کیە ئەمە لەکوێ هێناوێت ئەم قسانە چونکە بەڕاستی چەندەها جار بەداخەوە بۆ پیاوان کە ئێمە نامانوێت لەم بەرنمەیە بۆ عقارە بڕواکە ئێمە دژی پیاوەکان بین بەعکسەوە چەندەها پیاوی زۆر زۆر باش هەیە چەندەها پیاو هەیە کە ڕێزی خێزانی ئەگرێ ڕێزی ماڵ و مناڵی ئەگرێ پیاوی ماندوونە ناس ئەسڵان پیاومان هەیە هاوکاری ژنەکەشێتی یعنی من چەندەها نمونەشمان هەیە لە لای خۆمان کە پیاوەکە ئەسڵان ژنەکەی ئەچێ بۆ دەرەوە کارەکە پیاوەکە لە بری ئەو قاپەکانی ششوە لە بری ئەو ماڵەکەش پاکات و لە بری مناڵەکانیش بخێوەکە مە چەندەها پیاوی واشمانەیە کە پیاوی زۆر زۆر باشیشمانەیە ئێمە نامانێت لەم بەرنامەیە بڵین ئیتر هەرچی خەتای بخینە سەر پیاوی زۆر باشیشێ بەڵام بەداخەوە کە ئەم نمونانەشێ بۆ پیاواناڵم با چای لە پیاوە باشەکان بکەن کە خێزانیان لە دەرەوە کارەکە بەڵام پاڵپشتێکی معنەوی گەورن بۆ ژنەکانیان مامەسایە من هەرچەنە مەسەن براکەی کە برای خۆی بوو کەچی براکەی وانە بوو براکەی کە کاتێک خێزانی پێکەوەنا یەک شتی نێزانی خۆی کە زای من خەیاتی ێزانم ئیشەکەم باشە خۆی دەستی خێزانەکەی گرت و فێری دەورەی خەیاتی کرد سێما دەورەی بینی ئێستا بڕۆ باشترین خەیاتی لە دەرچووە مەکینەی بۆ کڕی ئۆڤەری بۆ کڕی یعنی هاوکاریە کرد دایمە لە زۆر شتا فێری ساقی کرد یعنی مەسەلەن دایمە ئەم ژعنی ئەو پیاوە بەهێنی ئەهاو پاڵپشتی ژنەکەی بوو بەڵام ئەوان طبعا خۆ لە دایک و باوکێ بوون بۆ جاری وە هێدوان لە ماڵێکان بۆ کویەگنین وەکو مەڵیان وەکو یەگنیە شێوازی بیرکردنەوەیان وەکو یەگنیە یا جاری وە هەیە تەسەڕوفاتی ئەم بۆ بە دەرزێک بۆ براکەی بەم شێوازی ئەم نەبێ ینی من زۆر جارەڵێم ئەگەر پیاو لای ئێمە بتوانێت پاڵپشتێکی معنەوی ژنەکەی بێ ژنەکەی توانێت زۆر شتی گەورە بکە زۆر شتی باش بکە ینی هەر کاتێکا بینی لە دەرەوە ژنێک کارەکە بە متمانێکی باشەوە زۆر زۆر کارەکە وەتوانێ ئیشێکی باشیش بکە ئەمە بزانە پیاوەکەشی لە ماڵەوە کە پاڵپشتێکیشی بێ بزانە ئەم ژنە چەند سەرکەوتوترە بێت چەند بەرەو پێشتر ئەڕوە
بۆیە پاڵپشتی پیاوان زۆر گرنگە بۆ ژنان بە تایبەتی ئەو ژنانی کە کارەکەن و زۆر قسەش هەیە کە لە ناو پیاوانە ئەکرێم قسانە ئەسڵ و ئەساسی نییە کە ژن بۆ ماڵەوە کراوە ژن نابێ کار بکە ژن نابێ یعنی ئەمە ئێمە سەری پێغەمبەر صلی الله علیه و سلم بکەین کە ئەگەر بیگی گەڕێتەوە بۆ دین چکە زۆر کەس هەیە ئەم شتانە کا بە ناوی دینەوە یعنی زۆر جار بەداخەوە زۆر جار کاتێک کە باسی شتێکەکەم هەر لە سوشال میدیاکەی خۆمانە یەکسەر کەسێک دەڵێ ئەخر دین وا ئەڵێ و دین واڵێ ئەخر دین وا ناڵێ ینی ئەم خەڵکە زۆر بە هەڵەت تێگەیشتووە لە دین و دینیش بەکارەهێنێ بۆ پاساوێک بۆ شتە ناشرینەکانی خۆی بۆ هەڵە باوەکانی خۆی یعنی لەکوێ دینا هەیە کە بڵێ ژن نابێ کار بکە لەکوێ دینا هەیە کە ژن شوێنی ماڵەوەیە لەکوێ دینا هەیە کە بڵێ ئەم ژنە ڕێگری لێ بکە و خۆشی نەتوانێ هاوکارت بێ لە ماڵەکە خۆشی نتوانێت مەسرف بکە لەگەڵۆشان نەژێڵە بچیتە دەرەوە نەژێڵێ تۆ واز لێ بێنێ و کارەکە بکەی ئێمە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەبینین کە خات و خەدیجە خێزانی بوو خاوەنکار بوو ئەم لای ئەو کاریە کرد یعنی خاوەنکار بوو خاوەنی کار بوو چەنەها کەس لەبەردەستیا چەندین پیاو لەبەردەستیا ئیشانە کرد خێزانی پێغەمبەریش بوو صلی الله علیه و سلم جا لەبەرەوە لە ئاینی پیرۆزی ئیسلام ئەگەر ئێمە سیرکەین چەنەها نمونەی جوانمان هەیە لەسەرەوەی کە ژن چۆن خاوەنکار بۆ ژن چۆن چۆتە دەرەوە چۆن کاری کردووە بەڵام لەگەڵ ئەوەشە هیچ کات دین ڕێگر نەبوو بۆ ئەمە جا لەبەرەوە ئەمەی کە پیاوەکەی تۆ ئەڵێ بە ناوی دینەوە ئێڵێ بە ناوی هەر شتێک و ئێڵێ ئەمە ڕاست نییە بە هیچ شێوەیەک و خۆی نەخۆشە و ئیتر نازانێ یعنی بە ناوی ئەم شتانەوە ئەوێ شتەکە لە کۆڵ خۆی کاتەوە جا لەبەرەوە ئێمە حتا بۆ نمونە ژن هەیە بۆ نمونە مهندسەیە ئەندازیارە چەند پیاو لەژێر دەستیا ئیشەکات چەند کرێکار لەبەردەستیا ئیشەکات ئەمە ژنە ئیشی شەکات و زۆر بە سەربەرزانە زۆر بە سەرکەوتوانە زۆر بە متمانە بە خۆبوونی شۆ ئیشەکات جا لەبەرەوە خاتونگیان تۆ ئەمەی کە کراوە بەرامبەر بە تۆ زوڵمێکە ئەو پیاوە کردوێتی لە تۆ جا لەبەرەوە تۆ ئێستا سوپاس بخوا کە ماڵۆتان پشگیرتن و مناڵەکانیش لای خۆتن ئێستاش کات ماوە فرسەت ماوە کە تۆ لەسەر پیاکانی خۆت بۆستیتەوە ئێستا تۆڵی من دەزڕنگین و خەیاتی زانم و پێشتریش خەیاتێکی زۆر باش بووی و مشتێکی باشیشت هەبووە هەر ئێستا توانی دەست پێ بکەیتەوە بە خەیاتیەکە ینی هیچ کات ئەو متمانەیە لە دەستمەیە بڵێ من دوای چەند ساڵ دیسان و تازە بگەڕێمەوە خەیاتی بکەمەوە ئەمە ساڵ ئەو پێوەرێک نییە بۆی کە تۆ بڵێ من دوای ئەوەنە ساڵ دیسانەوە دەست پێ بکەمەوە بەڵام تۆ توانەکانی خۆت ئەتوانی وای بێت کە هەموو ژیانت بگۆڕێ تۆ ئێستا سەربەخۆ لە ماڵەوەی خاوەنی سێ مناڵ بە جوانی و بە حیا و بە حورمەتەوە پەروەردە ئەەکەی و ماڵە باوکێکیشت هەیە کە پشگیری تەکەن و کەناڵن خەتای تۆ بوو جیابوونەوەکە جا ئێستا دەست پێ بکە دەستکەرەوە بە خەیاتیەکەی خۆت معزز مکەڕەم لە ماڵی خۆتا ئیش بکە سەربەرزانە بڕۆرە دەرەوە چی پێداویستی هەیە خۆت ئامادەی بکە و خەیاتەکەت بەرەو پێشبەرە کێناڵە دوای چەند ساڵێکی تر وای لێ نایە تۆ ئەبی بە فریاد ڕست بۆ چەندین ژنی تریش کە بێن لای تۆ کار بکەن کارەکەی تۆ ئەوە گەورە بە چەندین کەس بێت لای تۆ کار بکە لەبەرەوە هیچ کات متمانە لە دەستمەیە هیچ کات متمانە لە دەستمەیە چونکە ڕاستە ناڕەحەتی هاتۆ بەسەرتا بەڵام ئەم ناڕەحەتیانە دایمە ئێمەی ژنوا سێری بکەین کە ئەمە بۆ بەهێزبوونی ئێمەیە ینی ئەم ناڕەحەتیانەوەمان لێ بکە بەهێزترمان کە نەگومان لێ بکە ئیتر کە زۆڵمان کا و بێتاقەتمان بکە لە ماڵە دانیشین چونکە چەندەها ژنی تر ئێستا هەمان کێشەی توی هەیە ئێستا گوێگرێ لە بزانم خۆبزانم ئەم چی ئەکە بۆی منیژەوە بکەم ئەم چۆن سێ مناڵەکە بەخێوەکە و چۆن خۆی بە تاقی تەنها و کەم تعین نەبووە و کە معاشێکی نییە چۆن بە خێوانەکە مامیش چاو لەو بکەم جا لەبەرەوە تۆ بە نمونەیەکی زۆر جوان بۆ چەندین خانمی تر کە بتانی لەسەر پێکانی خۆ جارێکی تر بۆستیتەوە دەستکەرەوە بە خەیاتیەکەی خۆت و خی گەورە بە هەرێکی پێبەخشیوی توانایەکی پێبەخشی بەکاری بێنە خی گەورەش پشت و پەناتە بێت چکە تۆ زوڵمت لێکراوە هەمیشە کەسانی کە زوڵمیان لێکرێ خی گەورە پشت و پەنایانە بێت کارەکانیشان زۆر بە باشتر بەرەوە پێشەچێت